来宾，同志们，今天我们共聚一堂，龙主义思想为指导，立足基本国情，坚持稳中求进，人类命运共同体理念。هاوبەش دەبین لە دیاریکردنی ئایندەی هاوبەشی مرۆڤایەتی و هاریکاری سوودبەخش لەگەڵ سەرجەم وڵاتان فراوان دەکەین و بە چالاکیەوە بەشداری دەکەین لە چاکسازی و پەرەپێدانی سیستەمی حکومڕانی نێودەوڵەتی و کارکردن لەگەڵ کۆمەڵی نێودەوڵەتی بۆ بنبڕکردنی ڤایرۆسی کۆڕۆنا و چالاکبوونەوەی ئابووری جیهان بە زووترین کات. جێگیر دەبین لە جێبەجێکردنی تەواوی پرەنسیپی یەکدەوڵەت و دوو سیستم و ئیدارەدانی گەلی هۆنگ کۆنگ و گەلی ماکاو لە بەڕێوەبردنی ناوچەکانی خۆیان و بەوردی بەدۆداچوون بۆ دەستور و یاسا بنەڕەتەکان لە ناوچە ئیدارە تایبەتەکانی هۆنگ کۆنگ و ماکاو دەکەین و کار دەکەین بۆ باشترکردنی سیستم و شێوازە پەیوەندیدارەکان. هەماهەنگ دەبین لە سیاسەتەکانمان و ڕاستپاردەکانمان لەبارەی تایوان و پابەند دەبین بە پرەنسیپی یەکدەوڵەت و باتوندی دژی هەر جموجۆڵێکی ناوخۆی و دەرەکی لەبارەی سربەخۆی تایوان و ڕێگری لێ دەکەین و کار دەکەین بۆ پتەوکردنی هاریکاری پتەوکردنی گەشەپێدانی پەیوەندی ئاشتیانە و جێڕانەوەی یەخستنی نیشتیمانی دایک.和92共识